مامۆستاگیان السلام علیکم. عليك السلام برا عزيزم. باشی مامۆستای بەڕێز. الله يشفينا خود بريزي برا جوانكم. الله سلامتێکە مامۆستاجان، زۆر خۆشحاڵ بووم کە شتوانی وەرەگەرم مامۆستاج. خدمتان قربان. قوربانە بە مامۆستاجان. وەڵاهی پرسیارم نییە وەکو پرسیار، بەڵام حەزم کرد لە خزمەتە گفتوگۆیەکە لەگەڵا بکەم و قسەیەکە لەگەڵا بکەم. مامۆستای بەڕێز خۆشمانەوی لە پێناوی الله. الله براكم لخدمتان قربان فرمو. بە قوربانم. وەڵاهی مامۆستا طبعا ئێمە ڕیشمانەیە، من بۆ خۆم ڕیشدارم ئەلحەمدولیلا، و لەناو بازاڕە ئیش ئەەکەم و بەڕاستی فشارێکی زۆر دەرونیمان لەسرە لەلایەن خەڵکەوانەیە، هەتا کەسە نزیکەکانی خۆت مامۆستای بەڕێز تعلیق لێ ئەیەن، زۆر جار پێت ئەڵێن یعنی ئەم ڕیشە چییە، لای بەرە. بەڕاستی یعنی کەوتومەتە حاڵەتێکی نەفسی زۆر ناخۆشەوە. یعنی چەند جار بیرم لەوە کردوەوە کە لای بەرم، کە من ئەلحەمدولیلا زۆر دەمێکە ڕیشدارم وە لە وەتای لە بیرمە ڕیشم هەبووە، سابت بووم لەسەری بەفەزلی ئەڵڵا. بەڵام فشارێکی دەرونی زۆرمان لەسرە بەڕاستی. زۆر باش براكم. داواکارم لە الله خوای گەورەی سقامە بە هەموو لایەکمان بەخشێت. طبعا هەر بۆ معلومات دەستکاری ڕیشم نەکردو بۆ مانای بیتاشم و ئاوا هەر بۆ خۆی لە مناڵیەوە ئیتر کە دەسم لێ نەداوە هەموو ئەوا بۆ خۆی هاتووە و جێگەی شانازیە بۆ خۆم بۆ خانەوادەکەم. باوکم ڕیشی لە من درێژترە، تێگەی زۆر جار کە بەیەکەوە ئەڕۆین یعنی سەیری دیمەنی باوکم ئەەکەم، دەموچایی باوکم و فەیسی باوکمە بینم، سەیری خۆم ئەەکەم، ئەڵێم ئەلحەمدولیلا سوپاس بخوا خاوەنی باوکێکم ئەویش سیمای پێغەمەری هەڵگرتووە عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە برا عەزیزەکەم، یەکەم شت قسەی خەڵک وەکو پێڵاوەکەت سەیریکە. مەبەستم ئەو قسانە کە خراپن، ئەو قسانن کە جێگای تعلیق و نیگەرانین، وەکو پێڵاوەکەت چۆن ئەیکەیتە پێت، نعلەکەت چۆن ئەەکەیتە پێت، ئەو قسانە ئاوا بیکە پێت. ئیتر قسەی هەر کەسێکی نزیکتە باشە قوربانگیان. و ئینسانی مسلمان کاتێ دڵی بە عیبادەت و بە تەقواکەی خۆش بێت کە بزانێت دوژمنێکی هەیە، بزانێت کەسێک هەیە تعلیقی لێدا. بۆیە سەیرەکەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام کاتێ دەعوەیان گەیانووە، یعنی ئەو پەڕی ناڕەحەت کراون، ئەو پەڕی ئەشکەنجە و ئازار دراون، ئەصحاب و یاوەرانی شوێن کەوتوانی ئیلا یەومی القیامە. بۆیە یعنی ئەمە ڕێگەی پێغەمبەرانە برای شرینم. جا من نازانم ئەمە چ سەردەمێکی ئێستا خەڵک تعلیق لە ڕیش بات. وەڵا برا من بە هەموو شانازیەکەوە ئەگەر بە هەر شوێنێکا ڕێ بکەم، بە هەر شەقامێکا ڕێکم، بە شانازیەوە سنگی خۆم دەرەپەڕێن و ئاوە ڕیشم هەیە. ڕیش خۆی گەورە وەکو ڕجولەت و پیاوەتی بەخشیوێتی بە پیاو، بەس پێم بڵێ بۆ ئافرەت نیەتی بۆ پیاو هەیەتی خۆت ئەو پرسیارە لە خەڵکە. تێگەی شێر لە دارستانە هەرچی حیوانات هەیە لێ ترسن، هەرچی ڕۆح لەبەرێ لە دارستانە لێ ترسن. لەبەر چی؟ وەڵا گاڵتەت نییە، بڕۆ کاکە بخوێنەرەوە لەسەری. بەتەکید قسەکانت بۆ بەسەڵام سەجە کە براکەم، یعنی ئەوە نەبێ ئیطلاعم نەبێ بۆ شتەکان. گواردیۆلا ئەو کاتە پیپ گواردیۆلا لە مدەڕیبی بەرشەلۆنە بوو، ڕاهێنەریان بوو باشە. ئەنێستا و چاوی و پیکی و ئەمانە مناڵ دەرەکەوتن و ئەلحەقی مناڵش بوون، یعنی دەموچاویان یعنی ئەتاشی و سمێڵیان ئەتاشی و ئەمانە سام و هەیبەتیان نەبوو. لەگەڵەوەشا زۆر یعنی تیکی تاکا بوو، یاریکی زۆر وردیانە کرد باشە. بەڵام سیاسەتی گواردیۆلا مدەڕیبەکەیان ئەوە بوو بۆ ئەوەی ئێوە زیاتر بە هەیبەت و بەسامەوە دەرکەوت، زیاتر تیپی بەرامبەر بشێوێن کاتی ئێوە یاری ئەەکەن، هەستا ڕیشی پێیاندانە. نازانم ئاگال لێبوویان، یعنی ئەو مدەتی کە ئەو مدەڕیبیان بوو زۆربەی هەرە زۆری یاریزانەکان ڕیشیاندانە. کەواتە ڕیش سامە، هەیبەتە بۆ پیاو. پاشان ئەوەی کە تعلیق لە ڕیشەدات، پێغەمبەرەکەت ڕیشی هێندە پان بۆ هێندە درێژ بووە، سەحابە لە دواوە ڕیشی پێغەمبەریان بینیوە عەلەیهی سەڵات وەسەلام. هیچ سەحابەیەک نەبووە بێ ڕیش بێت. ئەنجا ئەو کەسەی کە تعلیق لە ڕیشەدا یەکێک لە نەواقزەکانی ئیسلامە برا، ئەوە ڕەخنەی لە سنەتی پێغەمبەر گرتووە صلی الله علیه وسلم. بۆیە لا ئیلاهە ئیلا اللهکەی هەڵەوەشێتەوە. ئەنجا ئێوە لەو بازاڕەیە وەڵڵا بێ خەڵک شانازیتان پێوە بکات، یعنی ئێوە خەڵکانی دەستپاک و دیندار و داوێن پاک و یعنی صفەتی زۆر جوان و بە ئەخلاق حەقوا، یعنی خەڵک ڕێستان لێ بگرێ، نەک لە بازار خەڵک تانەتان لێ بدا و جنێوتان لێ بات. من نازانم تێناگەم بەڕاستی. بۆیە کارەساتەکە ئەوەیە زۆر جار
يعني إنسان مسلمان كاش يعني باور كإنسان حجي كردوه پێنج فەرزە لە مزگەوتە سوبحان الله چاوی پێت هەڵنایە خۆی ڕیشی پاک داشیوە کە تۆ بینێ چاوی پێت هەڵنایە زۆر سەیرە بەڕاستی ینی ئینسانی مسلمان بۆ ئەبێ وابێت والله من بزانم نوری چاوم بێ باوکم لەبەر ڕیشەکە چاوی پێم هەڵنایە قەسەم بەخوا ئەبێت تا ڕۆژی قیامەت بەڕای لێ بکەم باوک کە چەندێ شیرینە دایک کە چەندێ شیرینە بزانم لەبەر ڕیشەکەم دوژمنایەتیم ئەکا قەسەماً بالله ئەوە وەلاء و بەڕاءە قەسەماً بالله ئەبێت تا قیامەت تا ئەو ڕۆژەی ئەمرم پشتی لێ بکەم تێگەی بۆیە یعنی ئەمە جێگەی قبولکردن نییە جێگەی قبولکردن نییە کابرا چۆن ئازادە ڕیشە تاشێ منش ئازادم ڕیشەیەمەوە کابرا ئازادە هاوار ئەکە ئەڵێ خوا نییە کاکە منش ئازادم ئەڵێم خوا هەیە کابرا ئازادە ئەڵێ من خۆم ڕوتەکەمەوە کچەکەم نایڵم هیچی لە بەرابێ منش ئازادم خێزانەکەم باڵاپۆش ئەەکەم عابا ئەدەم بەسەریە تێگەی چۆن خەڵکێک ئازادە لەو سەرجادانە عەرەق و مەشروب بخواتەوە منش ئازادم سیواکێکم پێ بێ و جلوبەرگوی و پۆشاکێکی شەرعیم لە بەرابێت بۆیە برایانم یعنی ڕۆژگاری ئەوە نەماوە بە تایبەت لە کوردستانی خۆمانە ئەلحەمدولیلا هەموو گەڕەکێ مزگەوتی تایە یعنی بڕۆ قافڵەکانی عومرە هەر بەبەر ناکەوێت ئێستا حاڵیان 2,000 کەس لە عومرە بێت ئەلحەمدولیلا هەر کوردی خۆمان بۆیە بەهێز بە ئینشاء الله سەرکەوتن بۆ مسلمانانە و ئەوەی تۆ هەڵت گرتووە شەهامەتە پیاوەتیە ڕێزە کەرامەتە ئینسان ئەبێ بیرکاتەوە برای شیرینم بۆیە وەکوتم قسەی خەڵک کە خراپ بوو تعلیق بوو جنێو بوو تا نەبوو وەکو پێڵاوەکەت بیکە پێت هیچ حیسابێکی بۆ مەکە الله سلامتك مامۆستا گیان خۆی گەورە پایدارەکە یا ڕەبی سایە سێبەرت هەر دوێنێ مامۆستای بەڕێز سوپاس و ئامۆژگاریەکانت مامۆستای بەڕێز قوربانم الله سلامتك یا ڕەبی قوربانم